ئایا جووەکانی کوردستان یاخود کوردە جووەکان کێن؟ لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە تایبەتە. لە زۆربەی شارەکانی کوردستاندا گەڕەکێکێ بە ناوی گەڕەکی جووەکان و لە ڕابردوودا ئەوان ژمارەیان زۆر بووە لە کوردستاندا. هەرەوە نییە، بەڵکو ئەوان گۆڕی پێغەمبەرانیشیان لە سەرخاشی کوردستان هەیە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەنگاو بانگاو بزانین ئەوان چێن و مێژویان لە کوردستاندا چۆنە. پێش ئەوەی کە قسە لەسەر جووی کوردستان بکەین، دەبێت سەرەتا لە جووەکان بە گشتی بگەین. ناوی جوو وشەیەکی کوردیە بۆ ئاماژە بە نەتەوەیەک. لە ڕاستیدا بە ئەنگلیزیش هەر دەڵێن جوو بۆ ئاماژەکردن بەوان و لە زۆر زمانی ئەوروپی تردا ناوەکە نزیکە. لەم چەند ساڵانی دواییدا خەڵکی کورد بە تایبەت لە باشوور خەریکە واز لە وشەی جوو دەهێن و لەژێر کاریگەری زمانی عەرەبیدا پێیان دەڵێن یەهود. کورد بەگشتی بە جوو ناوی هێناون و وشەی یەهود نوێیە لە ناو کوردە. بەڵام ئەگەر بمانەوێت پێناسی جوو بکەین، پێناسەکردنەکە تۆزێک گران دەبێت لەبەرەوەی کە لە زۆر ڕۆوە لە نەتەوەکانی تر جیاوازە. لە پێناسی ئەواندا ئاین و نەتەوە تێکەڵ بووە. بۆ نمونە کاتێک کە دەڵێن عەرەب، ناوەکە ئاماژەیە بۆ نەتەوە نەک ئاین، لەبەرەوەی کە دەشێت ئەو کەسە کریستیان، بەهایی، سایبە، موسڵمانیان سەر بە هەر ئاینێکی تر بێت. کوردیش بە هەمان شێوە، بەڵام جوو ناوە بۆ ئاین و نەتەوەیەک. لەبەرەوە ناسنامەی نەتەوەی جوو تێکەڵێکە لە ئاین و لە نەتەوە. جووەکان بەپێی سەرچاوەکان لە نزیکی 3200 ساڵی ڕابردوودا لە سەرچاوەی میسری و دواتریش لە سەرچاوەی ئاشووری و بابلیدا ئاماژەیان پێکراوە و لەسەر ئەو خاکەی ئەمڕۆی ئیسرائیل ژیاون. ئەوە وەک مێژووی ڕوونی بەڵگەدار. بەڵام ئەوان خۆیان دەگەڕێنەوە بۆ حەزرەتی ئیبراهیم وەک کۆنترین باوانیان و پێیان وایە حەزرەتی ئیبراهیم باوکە گەورەی نەتەوەکەی و لە شاری ئور یان حەڕانی نزیک ئورفەی باکووری کوردستانەوە چوونەتە ئیسرائیل. واتە بەپی ئەو بۆ چوونە نەرێتیە، ئەوان خۆیان دەگەڕێنەوە بۆ نزیکی 4000 ساڵ لەمەوبەر و حەزرەتی ئیبراهیم. ئێمە هەتاکو ئێستا قسەمان لەسەر ناوی ئەوان و ناسنامە و مێژوویەکی گشتی ئەوان کرد. بەڵام جووەکان لە کوردستاندا نین، بەڵکو ئەوان لەو پەڕی ئەوروپاوە هەتاوەکو هندستان و چین جوو هەیە و هەبوون. باشە ئەگەر ئەوان بنەچیان ئیسرائیلە، ئەم بڵاوبوونەوەیە چۆن ڕوویداوە؟ جووەکان لە سەرچاوە مێژوویە میسریەکاندا بۆ یەکەم جار لە سەرخاکی ئیسرائیل لە ساڵی 1208 پێش زاین، واتە زیاتر لە 3200 ساڵ لەمەوبەر بەگشتی ئاماژەیان پێکراوە و دەقەکە زانیاری ئەوتۆ لەسەریان نادات. ئەو باسکردنە زۆر سادەیە، بەڵام دواتر پادشا ئاشووریەکان باجیان خستبووە سەر ئیسرائیل و زۆر شوێنی تر. کاتێک کە ئەوان سەرپێچی ئەویان کردووە، سەرەتا ئاشووری و دواتر باپلیە سامیەکان هێرشیان کردۆتە سەر ئیسرائیل و وردەکاری شەڕەکان و تاڵانیەکانیان بەڕوونی لە سەرچاوەکانی ئەو سەردەمەدا دەکەوێتە ڕوو. هەروەها زۆر جار ئاشووری و بابلیەکان بۆ شکانی هێزی بەرگری نەتەوە ژێر دەستەکانیان، خەڵکانیان لە وڵاتی خۆیان دەگوێزایەوە بۆ شوێنی تری ناوچەکانی ژێر دەسەڵاتیان. وەک بەشێک لەم پرۆسەیە، ئەوان ژمارەیەکی گەورەی جووەکانیان لە ئیسرائیلەوە هێنا بۆ ناوچەکە. دواتریش لە سەردەمی ڕۆمەکاندا ئەوان لە وڵاتی خۆیان دوور کراونەتەوە. بۆ جۆرە جووەکان چەند جارێک لە مێژوودا ڕاگوێزراون و پوختەی ڕاگوێزانی ئەوان بەم شێوەیە. ڕاگوێزی ئاشووریەکان بۆ یەکەم جار لە نزیکی ساڵی 722 پێش زایندا ئاشووریەکان ئەوانیان لە ئیسرائیلەوە گوێزایەوە و هۆزی گەورەی جویان ڕاگوێز کرد و ئەوان لە مێژوودا بە هۆزە بزربووەکان ناودەهێنرێن. ڕاگوێزی بابلیەکانی لە ساڵی 586 پێش زایندا پاشای بابلی نەبوخودنەسر ئۆرشلیم یان قودزی کرد و وێرانی کرد و بەشێکی گەورەی خەڵکەکەی هێنا بۆ بابل. مەزارگەی چەند پێغەمبەرێک ئەمڕۆ لە کوردستان و ناوەڕاستی عێراقن کە بەرەی ئەوانن. ڕاگوێزی ڕۆمەکان
لە ساڵی هەفتای زاینی و واتە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر دوای جەنگی نێوان ڕۆم و جوەکان ئەوانیش ئۆرشەلیمیان وێران کرد و بەشێکی گەورەی جوەکانیان لەوێ دەرکرد. ڕاگوێزی دوای شۆرشی بەرکۆخبە لە ساڵی 135 زاینیدا، واتە نزیکی 1900 ساڵ لەمەوبەر دوای تێکشکانی شۆرشەکە ئیمپراتۆری ڕۆم هەدریان زۆربەی جووی لەوێ دەرکرد و ناوی وڵاتی جووی گۆڕی بە فەلەستین و قەدەغەی کرد کە جوو لە شاری قودس یاخود ئۆرشەلیم بژین. ئەوەش دیسان بوو بەهۆی بڵاوبوونەوەی جوەکان جارێکی تر. لە ڕاستیدا ڕاگوێزانی تری جوەکان ڕوویداوە، بەڵام ئەوانە سەرەکیەکان بوون. واتە لە 4 ڕووداوی گەورەدا جوەکان ڕاگوێزراون و دواتر بە جیهاندا پەرش و بڵاوبوونەتەوە. لە ئەنجامدا و لە کاتێکدا ئەوان زۆر لایەنی فەرهەنگی و ئاینی خۆیان پاراستووە، بەڵام بوون بە چەند بەشێکی جیاواز. ئەو بەشانەش پەیوەستن بەو ژینگەی کە تێیدا ژیاون و ژینگەکە کاریگەری زمانەوانی و فەرهەنگی لەسەریان بەجێهێشتووە. زۆر لەو نەتەوانەی کە بەو جۆرە ڕاگوێزراون و پەرشوبڵاو بوونەتەوە لە ناوچوون، بەڵام جوەکان سەرڕای ئەو هەموو نەهامەتیانی بەسەریاندا هاتووە هێشتا ماون. ئەو هەلومەرجەی کە ئەوانی پێدا ڕۆشتووە چەند گروپێکی جووی سەرەکی دروست کردووە کە جووە کوردەکان سەر بە یەکێک لەو گروپانن. لەوانە ئەشکەنازی، سەفەردی، مزراحی و ئەسیوپی و هندی و چەندینی تر، بەڵام گرنگترینیان ئەمانەی خوارەوەن. ئەشکەنازیەکان ئەو جوانن کە لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ئەوروپاداهن. ئەوان بەگشتی بەهۆی بوونیان لە وڵاتانەدا جینیان تێکەڵی ئەوان بووە و لە ئەنجامدا بەشێکی زۆریان بوون بە چاوکاڵ و قشقاڵ. ئەمانە لە رووسیا و ئۆکرانیا، پۆڵەندا، ئەڵمانیا و چەندین وڵاتی تری ئەوروپیدا هەن. بەهۆی ئەو پێشینە ئەوروپیەوە گروپی ئەشکەنازی کە گەڕانەوە ئیسرائیل زیاتر زاڵبوون بەسەر سیاسەتی ئەو وڵاتەدا. سەفەردی ئەمانە زیاتر لە ئیسپانیا و پورتوگالدا بوون. لە دوای ڕوخانی ئیسلام لە غەرناتە و دوا حکومڕانی ئیسلام لە ئیسپانیادا هەلومەرجی ئەوان و موسڵمانەکان لەو وڵاتانەدا تێکچووە، لەبەرەوەی کە پاشای ئیسپانیا دوای دەرکردنی ئیسلام ویستی یەک دەوڵەت و یەک ئاین دابمەزرێنێت. لە ئەنجامدا جوەکان دەبوو واز لە ئاین بهێنن یان بمنە کریستیان. زۆرینیان ئەویان بەجێهێشت و ڕویان کردە وڵاتەکانی مەغریب و جەزائیر و هەندێکیان بەرەو ناوەڕاستی ئەوروپا و ژمارەیەکی باشیان هاتن بەرەو ژێر دەسەڵاتی عوسمانی لە تورکیا. واتە لەو سەردەمەدا ئەوان لە وڵاتە ئیسلامیەکاندا زیاتر هەستیان بە ئازادی کردووە وەک لە ئەوروپا. مزراحیەکان بریتین لە جووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کە ئێران و عێراق و یەمەن و چەند وڵاتێکی تر دەگرێتەوە. ئەم گروپە نزیکترینە لە جووی دێرینەوە، ئەوەش بەهۆی ئەوەی کە لە ڕۆژهەڵات و لە ناوچەکەدان و زۆر دوور نەکەوتونەتەوە لە نیشتیمانی سەرەتایی جوەکە. واتە هاوشێوەی جووە ئەشکەنازی و سەفەردیەکان لە خاکەکە دوور نەکەوتونەتەوە. کورد سەر بە گروپی مزراحیە و بەڵام لقە گروپێکی تایبەت بەخۆی هەیە لە ناویاندا. بەو جۆرە بەشێکی بەرچاوی مێژووی جوەکان ڕاگوێزانە. جوەکانی کوردستانیش سەر بە گروپی ڕاگوێزراوی مزراحین کە جوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هاتنی ئەوان سەرچاوی دێرینی ڕوونی لەسرە و تەنانەت ئەو شوێنانش کە لە کوردستاندا تێیدا نیشتەجێکراون لە سەرچاوەکاندا تۆماری هەیە. بەپێی تۆماری سەرچاوە ئاشووریە دێرینەکان، ڕووداوی ڕاگوێزانی ئەوان لە ساڵی 1932 پێشزایندا دەستی پێکردووە و نزیکی 27,200 کەسیان بە زیندوی هێناوە بۆ کوردستان و بەگشتی بە دەیان هەزار دەخەمڵێنرێت. ئەو ژمارەیە بۆ نزیکی 2800 ساڵ لەمەوبەر ژمارەیەکی گەورە بووە و بۆتە هۆی لاوازکردنی جوەکان و زیادبوونی ژمارەیان لە کوردستان. بابەتی ڕاگوێزانی جوەکان بۆ کوردستان لە تەوراتیشدا تۆمارکراوە. واتە هاتنی جوەکانی کوردستان جگەل لە سەرچاوە ئاشووریەکان، تەوراتیش ئەو زانیاریە دووپات دەکاتەوە. کاتێکە دەڵێت پاشان پاشای ئاشوور هەموو خاکەکەی داگیر کرد و
بەرەو سامریە چوو بۆ ماوەی 3 ساڵ گەمارویدا. لە ساڵی نۆهەمی حوشیەدا پاشای ئاشور سامیرەی گرت و ئیسرائیلیەکانی بردە وڵاتی ئاشور. ئەو لە حالا لە گۆزان لەسەر ڕووباری خاپور و لە شارەکانی مات داینە. ئەو شوێنانەی کە تەورات ئاماژیان پێدەکات و جوەکانیان بۆ هێنراوە لەلایەن ڕابایەکی جوو یەکلا دەکرێتەوە. ڕابا داود لە ساڵی 1832 دێتە شوێنی جیاوازی کوردستان و قسەی زۆر لەسەر جوەکان دەکات. ئەو دووپاتی دەکاتەوە کە ئاشور ناوچەکانی موسڵە و خاپور شوێنێکە لە ناوچەی سوچی دەستکردی نێوان تورکیا و عێراق و سووریا و گۆزان هەر جۆزانە کە دەکەوێتە باکووری کوردستانەوە. ڕابای داود ئەو ڕاستیانە دووپات دەکاتەوە و خۆی بەو شوێنانەدا دەڕوات، بەڵام ناچێتە زۆزان. دەڵێت چەند ڕۆژێک لەو شوێنەی ئەوە دوورە و کورد وەک شوێنی لەوەڕی هاوین ڕوو دەکەنە زۆزان. لە ڕاستیدا زۆزان ناوچەیەکی نزیک هەکاریە. پێش ئەویش زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر گوێکی ئیسپانی بەناوی بنیامینی تۆدێلا کە دێتە ناوچەکە ئاماژە بەوان دەکات لە کوردستاندا، واتە ئەویش ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە. هەروەها تەورات ئاماژە بە شارەمادەکانیش دەکات. شارەمادیەکان زیاتر ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێک لە باشووری کوردستانن. جگە لەو ڕاگوێزانە جارێکی تر لە ساڵی هەفتای زاینی واتە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر هەندێک لە جوەکان ڕویان کردوتە کوردستان. ئەوەش دوای جەنگی ڕۆم و جوەکان دێت کە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر ڕوویدا و پەرزگەی قودس سووتێنرا و بەشێکی گەورە لە جوەکان کوژراون و هەندێکیان دێن بۆ کوردستان. واتە جگە لەوانەی کە لە کوردستان بوون بەشێکی تری نوێیان ڕوو دەکەنە کوردستان. ئەوەی مایی سەرنجە مێژونووسێکی ڕۆمی بە ناوی سیمۆکاتە ئاماژە بۆ دەکات و دەڵێت کە دوای شەڕەکە بەشێکی بەرچاو لە جوەکان چوونە لای مادەکان، شوێنی باپیرە گەورەیان ئیبراهیم. واتە لە پێش ئیسلامدا ئاماژە بەوە کراوە کە جوەکان گەڕانەوە بۆ شوێنی باپیرە گەورەیان ئیبراهیم لە وڵاتی مات. واتە سەرچاوەی ڕوونی ئاشووری و دەقی تەورات لەسەر ڕاگوێزانی جوەکان بۆ کوردستان هەیە و دواتریش سەرچاوی ڕۆمی ئەوە دووپات دەکاتەوە کە لە دوای شەڕی جوەکان و ڕۆمەکان نزیکی 2000 ساڵ لەمەوبەر ئەوان ڕاگوێسراون بۆ وڵاتی مات کە کوردستانی ئەمڕۆیە و ئەو سەرچاوە ڕۆمیە وڵاتی مات یاخود کوردستانی ئەمڕۆ بە شوێنی حەزرەتی ئیبراهیم لە قەڵەمداوە. بەو جۆرە جوەکان ژمارەیان زۆر بۆ لە کوردستان. لە ڕاستیدا هۆکاری هاتنەوەی بەشێکی تر لە جوەکان بۆ کوردستان بۆ ڕووداوێکی مێژووی کوردستان دەگەڕێتەوە. نزیکی 2000 ساڵ لەمەوبەر بەشێک لە جوەکان کاریگەری دەکەنە سەر پاشای هەزەبانی هەولێر ئێزد و هێلەنای دایکی کە لە هەولێردا حکومڕان بوو. ئەو کات ئاینی ئیسلام و کریسیان پەیدا نەبوو، تەنها ئاینی ئیبراهیمی لە ناوچەکە ئاینی جوو بووە. بۆ جۆرە ئێزد و مەنوبازی برای و شاژن هێلەنای هەزەبانی دایکیان و بنەماڵە حکومڕانەکە بەگشتی دەچنە سەر ئاینی جوو. ئەم گۆڕینی ئاینە بەشێکی بڕیارێکی سیاسی بوو لەبەرەوەی کە هەزەبانیەکان دەیانویست دەسەڵاتیان بەرەو ئیسرائیل فراوان بکەن و ئەو ناوچەیە لە ئیسرائیل بستێن. لەبەرەوە پاشاکانی هەولێر کۆشتیان لە شاری قودس یاخود ئۆرشەلیم دروست کرد و لەوێ وەک پاشای جوو مامەڵیان لەگەڵ ڕووداوەکان دەکرد. ئەوان تەنانەت لە شەڕی جوەکاندا لە دژی ڕۆم باشداریەکی گەورەیان کردو. دوای ئەو شەڕە بە پێی سەرچاوە ڕۆمیەکان ژمارەیەک لە جوو هاتوونەتە وڵاتی مات یاخود کوردستان. ئەم ڕووداوە و هاریکاردنی جوەکان لەلایەن کوردەوە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئەبوودەلەفی خەزرەجی ئاماشەی پێدەکات. ئەبوودەلەف کاتێک دێتە شارەزور دەڵە شارەزوریەکان گوتویانە کە تاڵوت لەوانە کە چووە بۆ هاوکاری جوو. دیارە ئەو کات ڕووداوەکە نزیکی 1000 ساڵی بەسەردا ڕۆیشتووە و شارەزوریەکان دەما و دەم ئەو چیرۆکیان بیستووە و گێڕاوەتەوە. بەڵام ئەوەی مایی سەرنجە شارەزوریەکان دەڵێن ئەوان بەرەی تاڵوتن. تاڵوتیش کە کەسایەتێکی ناسراوە لە هەرسێ ئاینەکە و لە ئاینی ئیسلامدا پێغەمبەرە. واتە هەرچەندە لە مێژووی جوودا خەڵکی نوێ بە گشتی قبول نەکراوە بۆ ناو ئاینەکە، بەڵام لە ناو کوردستاندا ئەوە کراوە و بنەماڵی هەزەبانیەکان بە کۆمەڵ ئاینی خۆیان گۆڕیوە و شان بەشانی جوەکان لە جەنگدا دژی ڕۆم شەڕیان کردووە.
دوای ئەوە جووەکانی کوردستان لە سەرچاوەکاندا ئاماژەیان پێ ناکرێت. دواتر گوێیەکی ئیسپانی زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر دێتە ناوچەکە و زانیاری سەبارەتیان دەدات. ئەو لە نووسەیبینی باکوورەوە هەتاوەکو هەمەدان ئاماژە بە جووەکان دەکات کە چۆن لە ناوچەی جەزیرە و بۆتان و لە مووسڵ و ئامێدی و چەندین شوێنی تر هەبوون. ئەو دەڵێت لە ناو جووەکانی ئەو ناوچانەدا زانای بەتوانای تێدایە و بە ئارامی قسە دەکەن و ئەو ڕێک دەڵێت ئەمانە ئەو جوانن کە پاشای ئاشووری هێناونی بۆ ئەو ناوچێ. دوای ئەوە ئاماژە بە سەرکردەیەکی جووی ناو ئامێدی دەکات بە ناوی داودی ڕۆحیەوە. داود لە ناوچەی ئامێدی شۆڕشێکی هەڵگیرساندووە و ویستوێتی کە وەک مەهدی جووەکان سەرکردایەتیان بکات بۆ گەڕانەوە بەرەو شاری ئۆشەلیم یاخود قودس. بزودنەوەکەی بەهێز دەبێت، بەڵام دواتر لە ڕێگای پیلانێکەوە خەزوری لە خەودا دەیکوژێت. هەروەها ئەو دەڵێت کە ژمارەی جووەکان لە ئامێدی نزیکی 25,000. بە دڵنیایی ژمارەکە زیادە ڕەویە، بەڵام ئاماژەیەکە کە ژمارەیان ئەو کاتە لە کوردستاندا زۆر بووە. کەواتە بەڵگەکانی دواتریش ئەوە دووپات دەکەنەوە کە جووەکانی کوردستان کۆنترین جووی ڕاگوێزراون لە مێژوودا. دێرینی ئەوان وای کردووە کە هەندێک تایبەتمەندی خۆیان هەبێت و ئەو تایبەتمەندیە جوونیان دەکاتەوە لە هەموو جووەکانی جیهان. یەکێک لە تایبەتمەندیەکانی جووەکانی کوردستان ئەو زمانەیە کە پێی دەدوێن. جووەکان نزیکی 3000 ساڵ لەمەوبەر بە زمانی عیبری دواون. ئەم زمانە زمانێکی سەر بە خێزانی زمانە سامیەکانە و پەرتوکە هەرە دێرینەکانیان بەو زمانە نووسراوە. بەڵام نزیکی 2600 ساڵ لەمەوبەر زمانی ئارامی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زاڵ دەبێت و جووەکانیش زمانەکەی خۆیان خزم بووە لەگەڵ ئەو زمانەدا و وردە وردە زمانی قسەکردنیان گۆڕاوە بۆ زمانی ئارامی. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و بڵاوبوونەوەیان بە جیهاندا ئەو زمانەشیان وەک زمانی قسەکردن بیچۆتەوە. ئەمە سەرڕای ئەوەی کە چەندین پەرتووکی گرنگی ئاینی جووەکان دوای دەستپێکردنی ڕاگوێزانیان بە زمانی ئارامی نووسراوە. بەڵام بەهۆی ئەوەی کە جووەکانی کوردستان کۆنترین جووی ڕاگوێزراون لەبەرەوە لە زۆر ڕۆوە پارێزگاری ئەو تایبەتمەندیە دێرینانەی خۆیان کردووە. جووە کوردەکان تاقە جوو بوون لە جیهاندا کە زمانی قسەکردنی ماڵەوەیان زمانی ئارامی بوو. ئەو زمانی ئەوان هاوبەشی هەیە لەگەڵ زمانی کریستیانەکانی کوردستان، بەڵام دوو زاراوەی جیاوازن. ئەوەی مای سەرنجە تەنانەت ئەو شارانەی کە کوردین وەک ورمێ و نەغەدە و سەڵماس و مووسڵ و کەرکووک لە باکووریش لە ئامەد، ماردین، نووسەیبین، سرت، شێرناخ و زۆربەی ناوچە کوردیەکان هێشتا لەوێش هەر زمانی ئارامی لە ناوجووەکاندا پارێزرا. واتە لە ناو نەخشەی کوردستانی گەورەدا زۆربەی جووەکان زمانی ئارامی خۆیان پاراست بوو. ئەمە وای کردووە کە کاتێک گەڕاونەتەوە بۆ ئیسرائیل بایەخێکی تایبەت بەوان بدرێت و هەوڵێکی زۆری پاراستنی فۆکلۆری ئەوان بدرێت کە تێکەڵێک بووە لە فۆکلۆری کوردی جووەکانی کوردستان. جووەکانی کوردستان تەنها لە یەک ناوچەی کوردستاندا نەبوون، بەڵکو لە چەندین شار و شارۆچکەی هەر چوار پارچەکەی کوردستان بڵاو بوونەوە. ئەوان لە هەندێک شاردا ژمارەیان گەورە بووە و هەندێک جاریش وەک پێشتر ئاماژەوان پێکرد گوندی تایبەت بەخۆیان هەبووە. لە ڕابردوودا جووەکان لە زۆر شار و شارۆچکەی کوردستاندا بڵاو بوونەوە. هەندێک سەرچاوە ژمارەیان لە چەندین شاری کوردستاندا تۆمار کردو. لە سەدەی پیستەمدا پێش گەڕانەوەیان بۆ ئیسرائیل، جووەکان لە شارۆچکەی زاخۆ نزیکی 5,000 جوو بوون لە کۆی 30,000 کەس کە نزیکی 1/6 خەڵکی شارەکە بوو. هەر لەبەر ئەوە شارۆچکەی زاخۆ لای ئەوان پێی گوتراوە ئورشەلیمی کوردستان یاخود قودسی کوردستان. هەروەها لە ساڵی 1840دا گەڕۆکێکی بەریتانی بە ناوی فرەیزەر دەڵێت قەرەداغ دوو لە سەرسەی خەڵکەکەی جوو بووە. دەشێت ئەوە تۆزێک زیادە ڕەوی بێت، بەڵام لەوێش ژمارەیان زۆر بوو. لە ناوچەی بادینان و لە نزیک دۆهۆک تەنانەت گوندی سندور هەمووی جوو بوو، موسڵمانی تێدا نەبووە. ڕۆژهەڵاتی کوردستانیش هەندێک زانیاری لەسەر ئەوان هەیە لەبەرەوەی شاه حکمی کردووە جووەکان زیاتر دەستیان بەوێ گەشتووە و توانیویانە هەندێک زانیاری بەدەست بێنن. ژمارەی ئەوان پێش گەڕانەوەیان بۆ ئیسرائیل لە هەندێک لە شارەکانی ڕۆژهەڵات بەم شێوەیە بوو. سەقس 1350، بانە 350، بۆکان 400،
سنە 4000 بیجار 650 ورمێ 800 تیکاب 800 نەخەدە 150 شنۆ 100 ئەوان لە کرماشان و چەندین شاری تری کوردستاندا هەبوون لە ڕابردوودا و سەرچاوەکان دەڵێن ژماری گەوریان لە باشووردا بوو و ئەمڕۆ ژمارەیان بەنزیکی 200,000 کەس مەزەندە دەکرێت. جووەکانی کوردستان یەکێکن لەو تاقە جوانەی جیهان کە لە ناویاندا جوتیار هەبووە. هەروەها ئەمان کۆمەڵگەی تایبەت بە خۆیان هەبووە، بۆ نمونە گوندی سندور لە بادینان. هەروەها جووە کوردەکان دواتر کە گەڕاونەتەوە هەندێک پیشیان لەگەڵ خۆیان بردوێتەوە ئیسرائیل کە دواتر لەوێ کۆمەڵگەکەی پێناسراوە. کوردە جووەکان لە پێش دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل و گەڕانەوەیان لە ساڵی 950کانەوە پێشتر گەڕاونەتەوە بۆ ئەوێ و هەندێک لە کۆتایی سەدەی 20م و هەندێک لە سەرەتای سەدەی 20مدا گەڕاونەتەوە. ئەوان لەوێ لە شارەکانی ئۆرشەلیم یاخود قودس و تەل ئەویب و چەندین شوێنی تر نیشتەجێبوون. هەندێکیشیان بەهۆی ئەوەی کشتتوکاڵیان کردووە لە کوردستان لەوێش دەستیان کردوتەوە بە کشتتوکاڵکردن. تەنانەت پیشەی مافور و قاڵی چنی نیشیان لەگەڵ خۆیان بردوتەوە بۆ ئەوێ. ئەم پیشەیە لە ناو جووەکانی کرماشاندا لە ساڵی 1970دا وێنەی گیراوە. کوردە جووەکان کە سەرەتا گەڕاونەتەوە ئیسرائیل هەندێک ژنیان خەریکی مافورچنین بوون. تەنانەت لە ساڵی 1953دا فیلمێکی ئیسرائیلی بەتایبەت لەسەر جووە کوردەکان کراوە بە ناوی The Carpet واتە مافورەکە. لەو فیلمەدا ئاماژە بە تازە خێزانێکی جوو دەکات کە پیاوەکە لە شەڕدا دەکوژێت و دواتر ژنەکەی بۆ ئەوەی کە بەردەوامی بە ژیانی بدات خەریکی مافورچنین دەبێت. هەروەک لەم فلیمەدا دەبینرێت کە هەموو کارێکتەرەکانی فلیمەکە ئەو جووە کوردانە بوون کە گەڕاونەتەوە بۆ ئەو وڵاتە و جلوبەرکی کۆنی کوردی ئەو سەردەمەیان لەگەڵ خۆیان بردوتەوە و بەردەوامیان پێداوە. بەگشتی سیاست ڕاستیەکان لە هەمومان لێڵ دەکات. لە ڕاستیدا هەلومەرجی جووەکان لە ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشتر بووە وەک لە ئەوروپا و ڕۆژاوە. بۆ نمونە گەڕۆکی ئیسپانی بنیامینی تۆدێلا کە نزیکی 800 ساڵەمە بەش دێتە بەغدا ئاماژە بە سەرکردەی جووەکان دەکات لە شاری بەغدا و لە سەردەمی عەباسیدا. ئەو دەڵێت ئەو سەرکردەیەکێ لە پیاوما قوڵانی بەغدا بووە و دەست و پەیوەند و حاشیەی خۆی هەبووە. تەنانەت بە فەرمانی خەلیفە کاتێک کە ئەو دەچووە هەر شوێنێ دەبوو موسڵمان و جوش لەبەری هەستن. جووەکان بەشێکی گرنگی کۆمەڵگەی کوردی بوون و تەنانەت ئەوان گۆڕی پێغەمبەرانیشیان لەسەر خاکی کوردستان و لە ناوچەکەدا هەیە. یەکێک لەو گۆڕانە گۆڕی پێغەمبەر دانیێڵە لە کەرکووک. ئەم پێغەمبەرە نزیکی 2600 ساڵ لەمەوبەر ژیاوە و لەو بنەماڵانە بووە کە لە ئیسرائیلەوە بابلیەکان هێنابیانن بۆ بابل. ئەو لە تەوراتدا بەوردی ئاماژە بە ژیان و وتەکانی کراوە و لە حەتیس و وێژەی ئیسلامیشدا بە پێغەمبەردانراوە و بۆ کریسیانەکانیش بە هەمان شێوە پێغەمبەرە. خەڵکی کەرکووک دەچن بۆ سەردانی مەزارگەکەی کە دوور نییە قەلا قەڵای کەرکووکەوە و شوێنێکی دیاری شارەکەی. هەرچەندیشە هەندێک پێیان وایە کە گۆڕی پێغەمبەر دانیێڵ لە شاری شوشە لە ئێرانی ئەمڕۆ، بەڵام ئەوەی کەرکووکیش بە مەزارگەی ئەوان دانراوە. یەکێکی تر لەو پێغەمبەرانە یونسە. لە تەوراتدا ئاماژە بەو پێغەمبەرە کراوە کە چۆن خوددا ڕایسپاردووە کە بچێت بۆ نینەوە یاخود مووسڵ. ئەو نزیکی 2800 ساڵ لەمەوبەر ژیاوە لە پێش ڕاگوێزرانی جووەکان بۆ ناوچەکە. لەبەرەوە زۆرینەی سەرچاوە عیبریە دێرینەکان دەڵێن ئەو گەڕاوەتەوە بۆ ئیسرائیل و گۆڕەکەی لەوەیە نەک لە مووسڵ. سەرڕایەوە زۆرینەی خەڵک لە عێراق و کوردستاندا پێیان وایە کە ئەوە گۆڕی پێغەمبەری یونسە. لەوێ مزگەوتێک دروست کراوە. هەندێک پێیان وایە لە بنەچەدا ئەو شوێنە کڵێسا بوو دواتر کراوە بە مزگەوت. بەڵام لە ساڵی 2014دا داعش مەزارگەکەی تەقاندەوە. دوای تەقاندنەوەکەش شوێنەواری زۆری ئاشووری لەو شوێنەدا دۆزرایەوە. سێهەم پێغەمبەر ناوی ناحومە و ئەویش نزیکی 2700 ساڵ لەمەوبەر لەوێ ژیاوە و بەپێی تەورات ئەو پێشبینی ڕوخانی دەوڵەتی ئاشووری کردو. ئەمڕۆ گۆڕەکەی لە شارۆچکەی ئەلقۆشە. لە شاری حلەش گۆڕی پێغەمبەر ئەیزەکێل هەیە و
بەو جۆرە پاشماوەی ئاینی جووەکان لە کوردستان و عێراق زۆر لە بوونی عەرەب لە عێراقدا دێرینترە. کوردە جووەکان سەرەتا کە دەگەڕێنەوە بۆ ئیسرائیل تووشی ڕاستلەکان دەبن بە تایبەت بە تەمەنەکانیان. ئەوەش لەبەرەوەی کە ئەوان لە ڕووی زمان و فەرهەنگەوە لە جووەکانی جیهان دابڕاو بوون و دابوونەریتی دێرینی تایبەت بە خۆیان هەبوو بوو. لەبەرەوە سەرەتا تێکەڵبوون لەگەڵ کۆمەڵگەی ئیسرائیلیدا بۆ ئەوان ئاسان نەبوو بوو. جووەکانی کوردستان زۆر دێرین و دابوونەریتی تایبەت بە خۆیان هەبوو. بەڵام دێرینیان لەگەڵ کورد و بوونی ژمارەیەکی زۆر لە جوو لە ناویاندا کە بە خوێن کورد بوون، وای کردووە کە کاریگەری فەرهەنگی کوردی لە زۆر ڕووی زمانەوانی و کۆمەڵایەتیدا دەربکەوێت. جگەل لەوە ئەوان تەنها جوو بوون لە جیهاندا وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە بە زمانی ئارامی دواون. لەبەرەوە فەرهەنگی زمانی ئارامی جووەکانی کوردستانیان داناوە و لەو فەرهەنگەدا ئەو شانەی کە لە کوردی وەرگیراون هەندێکیان ئەمڕۆ لە زمانی کوردیدا نەماون و تۆماریان لە فەرهەنگە کوردیەکانیشدا نییە. بەڵام لای ئەوان هێشتا بەکار دێن و ئەوان بە وشەیەکی کوردی دایانناوە. بۆ نمونە بە پەپولە دەڵێن چەپچەپیسکە و پەرپەرۆشکە و بە حوشتر دەڵێن گۆیلکە یان بە بنمیش دەڵێن پشکورێ و بە متمانە دەڵێن پستەهوتە یاخون پستەهی. واتە لە ڕێگای فەرهەنگی زمانی ئەوانەوە دەتوانرێت چەندین وشەی زمانی کوردی بدۆزرێتەوە و فەرهەنگەکەمانی پێ دەوڵەمەند بکرێت. کوردە جووەکان هاوشێوەی کورد چەندینیان بە ناوی دایکیانەوە ناسرابوون لە بری باوکیان. هەروەها ناوکوردکردنەوەی کوردی لای ئەوانیش بە هەمان شێوە بووە. بۆ نمونە لە کوردەواریدا بە یاقوب دەگوترێت یاقۆ، لای ئەوانیش ئەوە کراوە و زۆربەی ناوەکان چۆن لە کوردیدا بە شێوەی عەبە، قالە، حەمە کورد دەکرێنەوە، لای ئەوانیش لەگەڵ ناوە عیبریەکاندا ئەوە دەکرێن. یان بۆ نمونە لە توێژینەوەیەکدا کە لەسەر پەندە کوردیەکانی جووەکانی زاخۆ کراوە، لە کۆی 150 پەندی جووەکان زۆرینەی هەر بە کوردی لە ناویاندا مابوون. دەشێت هەندێکیان ئێستاکە لە ناو کووردا نەمابێت و لای ئەوان مابێت. بۆ نمونە لە ناوچەکانی بادینان و باکووردا جووەکانیش لاوکیان گوتووە. جگە لە لاوکی کوردی لاوکیان بە زمانی ئارامیش گوتووە. کاتێک کە جووەکان دەگەڕێنەوە، یەکێک لەو شتانەی کە سەرنج دەدرێت لە ناویاندا بوونی وێژەیەکی زارەکی دەوڵەمەند، بە تایبەت ئەو وێژە زارەکیە کە بە زمانی ئارامی بوو و ئەوان تەنها جوو بوون کە بەو زمانە قسەیان کردو. ئەمە وای کردووە هەر لە سەرەتاوە هەوڵ بدرێت ئەو وێژەیە لە ناویاندا تۆمار بکرێت. ئەو وێژە زارەکیە کە بە زمانی ئارامی کوردی بووە لەگەڵ ئاوێتەبوونیان بە ئیسرائیل تێکەڵی زمانی عیبری کراوە لەلایەن نەوەی نوێی کوردە جووەکانەوە. یەکێک لە دابوونەریتە هەرە گرنگەکانی ناوجووەکان جەژنی سەهرانەیە کە لە کاتی نەورۆزدا دەکرێت و پێدەچێت شێوەی نەورۆزی جووەکان بێت. دیارە ناوەکەشی هەر لە وشەی سەیرانی کوردیەوە وەرگیراوە و ئەوان لە سەرەتای بەهاردا ئەو جەژنیان گێڕاوە و بەشێکی زۆری بریتی بووە لە سەیران و چوونە دەرەوە. بەڵام لە ساڵی 1970کاندا بۆ ئەوەی ئەو جەژنە تێکەڵ نەبێت لەگەڵ جەژنی جووە مەغریبیەکاندا کە لەو ماوەیەدا دەکرا، بڕیانیاندا بیخەنە مانگی نۆ. بەو جۆرە ساڵانە هەزاران کوردی جوو لەو فیستیڤالەدا بەشداری دەکەن. جووەکانی کوردستان بەهۆی دێرینیان تێکەڵێکی هەمەلایەنیان لەگەڵ کوردی موسڵماندا دروست کردووە. ئەو تێکەڵیە هەر لایەنی فەرەنگی نەگرتوێتەوە، بەڵکو لایەنی بۆ ماوەی و چەندین لایەنی تریشی گرتوێتەوە. دیارە هەر ئێمە نین کە دەڵێن جووە کوردەکان یاخود کوردە جووەکان. ئەوانیش لە ئیسرائیل بەخۆیان دەڵێن کورد و لە توێژینەوەکانیشدا دەڵێن کوردی جوو. واتە ئەو ئێمە نین کە ئەو ناسنامەیە بۆ ئەوان دروست دەکەین، بەڵکو لە بواری ئەکادیمیشدا ئەو دەستەواشەیە بەکاردێن. کوردە جووەکان لە کاتێکدا کە هاوبەشی جینی یان بۆ ماوەییان لەگەڵ جووەکاندا هەیە، بەڵام لەگەڵ کوردی موسڵمانیشدا ئەویان هەیە. ئەوەش بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەوان نزیکی 2800 ساڵە هاتوونەتە کوردستان و تێکەڵی کورد بوون. هەروەها بە پێی سەرچاوە مێژوویەکانیش بەشێک لە کورد لە ڕابردوودا بوون بە جوو. واتە ڕاستە هەندێک لە جووەکانی کوردستان لە بنەچەدا لە ئیسرائیلەوە ڕاگوێزراون بۆ کوردستان، بەڵام هەندێکی تریان
ئەوانن کە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر چوونەتە سەر ئاینی ئەوان. بە شێوەیەک لە هەندێک لایەنی جینیدا کوردی موسڵمان لە ڕووی جینیەوە زیاتر پەیوەستە بە گروپە جیاوازەکانی جووەوە لە عەرەبە فەلەستینیەکان. لە کاتێکدا عەرەب و جوو زمانەکان سامیە، بەڵام هەندێک لایەنی جینیان لەگەڵ کووردا زیاتر هاوبەشە. ئەوە دووپاتی دەکاتەوە کە زمان و خوێن دوو بابەتی جیاوازن، هەر بۆیە بەو جۆرە. دەوڵەتی ئیسرائیل هەوڵێکی زۆری داوە بۆ پاراستن و کۆکردنەوەی لایەنی جیاوازی فەرهەنگی جووەکان. هەرکە کوردە جووەکان گەیشتونەتە ئەوێ، بەشێکی زۆری شتومەکی کوردیان لێکراوە و لە مۆزەخانە لە ئیسرائیل پایەزراون و دانراون. چەندین کەلوپەلی ناوماڵ و بەشەکانی لوبەرگی کوردی و کەلوپەلی خواردن لای ئەوان هەڵگیراون کە دەشێت هەندێکیان لە کوردستان خۆیدا نەمابێت. هەندێک جار داستانە کوردیەکان لای ئەوان بە شێوەی جیاواز کۆکراونەتەوە. بۆ نمونە لە ناوچەی بارزان و بە زمانی ئارامی ئەوێ چیرۆکی خەجروسیامەند بە ئارامی و زاراوەی ئەو دەڤەرە تۆما کراوە کە لە هی ناوچەکانی وەک زاخۆ هەندێک جیاوازیان هەیە. گەڕانەوەی جووە کوردەکان بۆ ئیسرائیل پرۆسێکی ئاسان نەبووە و لە گەشتی گەڕانەوەدا تووشی نامەتی زۆر بوون. هەروەها دەستپێکردنیەوەی ژیانیش لەوێ گران بۆیان. یەکێک لەو کەسانەی کە ئەم چیرۆکەی تۆمار کردووە نەوەی دووەمی کوردە جووەکانە. ئەو ڕۆژنامە نووسێکی کوردی ئیسرائیلیە و ناوی ئاریێل سەبارە. ئەو لە دووتوێی پەرتووکێکدا ئەم چیرۆکەی تۆمار کردووە. یەکێک لەو کەسانی کە چیرۆکی گەڕانەوەی جووەکانی بۆ ئیسرائیل تۆمار کردووە ئێریێل سەبارە. ئەم ڕۆژنامە نووسە لە دایکبووری ئەمریکایە، بەڵام باوکی جوویەکی بنەچە زاخۆیە و لە تەمەنی 13 ساڵیدا لەگەڵ خێزانەکەیان کوردستان بەجێ دێڵن و دەچن بۆ ئیسرائیل. یۆنا سەبار بە منداڵی دەگاتە ئیسرائیل و لەوێ بەهۆی ئەوەی کە زمانی ئارامی زانیوە هەر زوو کاری دەستکەوتووە بە تۆمارکردنی چیرۆکی پیاوە بە تەمەنە کوردە جووەکان. دواتر بووە بە پرۆفیسۆر لە زمانی ئارامیدا. بەسەرهاتی ژیانی خێزانەکان لە سەردەمی دێرینەوە لە زاخۆ و کۆچ و دەستپێکردنی ژیانیان لە ئیسرائیل لە پەرتووکێکدا لەلایەن ئاریێل سەبار تۆماکراوە. ڕووداوەکانی ناو پەرتووکەکە زۆر سەرنڕاکێشن و پەرتووکەکە خەڵاتی تایبەتی وەرگرتووە. ئاریێل لە پەرتووکەکەدا ئاماژە بەوە دەکات کە وێنای باوکە پرۆفیسۆرە کوردەکەی ئاواتی ئەوە بووە کە ڕۆژێک لە ڕۆژان بە چای خۆی زاخۆ ببینێتەوە. لە گەورەبوونیدا خەوەکە تێدەدی کە زاخۆ جارێکی تر بە چای خۆی ببینێتەوە. لە ساڵی 90ەکاندا لەگەڵ کوڕەکەی بەیەکەوە سەردانی زاخۆ دەکەن و بە چاوی خۆیان شارۆچکەی منداڵیان لەگەڵ باوشیان دەبینن. چیرۆکەکە لە کاتێکدا چیرۆکی چۆنێتی نیشتەجێبوونی کوردە جووەکان لە ئیسرائیل دەخاتە ڕوو، لە هەمان کاتدا لە سەردەمی دێنینەوە باسی ژیانی زاخۆ دەکات و یەکێک لە باشترین پەرتووکەکانە لەو بوارەدا. پەرتووکەکە وردەکاری سەردەمانێک دەخاتە ڕوو کە بەگشتی خۆمان پەرتووکمان سەبارەت بە وردەکاری ژیانی ڕۆژانەی خەڵک لە شارۆچکەی زاخۆدا نییە. پەرتووکەکە لەو بوارەدا دەگمەنە. ئەم چیرۆکە ناوی بەخۆیەتی بەهشتەکەی باوکم، My Father's Paradise، لەبەرەوەی کە لە منداڵیەوە هێندە باسی زاخۆی بۆ کوڕەکەی کردووە، بۆیە ئەویش ئەو ناوی لێناوە. کوردە جووەکان بەشێکی گرنگی کۆمەڵگەی کوردی بوون و یەکێک لە کۆمەڵگە هەرە دێرینەکانی کوردستان بوون. ڕاستە بەشێک لەوان ئەوانە بوون کە پاشای ئاشووری نزیکەی 2800 ساڵەوەبەر لە ئیسرائیلەوە هێنابوو دیە کوردستان، بەڵام بەشێکی بەرچاویشیان ئەو کوردانە بوون کە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر خۆیان چووبوونە سەر ئاینی جوو. جووە کوردەکان ئەمڕۆ بوون بە بەشێک لە کۆمەڵگەی ئیسرائیلی و ئەوان ئیسرائیلین، بەڵام هیچ گومانێک لەوەدا نیە کە لە تەک ئەوەدا ناسنامەیەکی کوردیشیان هێشتۆتەوە. ئەو ناسنامەیە هێندە گرنگە بۆ ئەوان و بە مەبەستی هێشتنەوەی جەژنی سەهرانێ یاخود سەیرانێ و بە ئامانجی تێکەڵ نەکردنی لە گەڵ جەژنی جووە مەغریبیەکان کە لە ڕابردوودا لە مانگی سێدا بەڕێوە چووە، ئەوان جەژنەکەی خۆیان گوێزاوەتەوە بۆ مانگی نۆ.
بەرنامەی خۆناسین هەر ئەڵلقێک لایەنێکی نادیاری مێژوو فەرهەنگی کوردی دەخاتە ڕوو. تا بەرنامەیەکتر خواتان لەگەڵ.